جاری ڕابردوو کە لە 28 بەرموشەکدران لەلایەن سوپای تیرۆریستی ئیسلامی و دەتوانم بڵم ئێمە وەکتا لە کاتی دەرزوتنەوە بووم لە پۆلی 6دا سعات 10:34 بوو تقریبن ئیتر لە ناو گەرمەی دەرز بووین لە مێشکێکی ساف منداڵەکان بە دڵێکی مێشکێکی ئارامەوە مەسەن جویان لێ دەگرتم بە تایبەتی کە من دەرسی بیرکاری دەڵێمەوە ینی پێویستە ئەو منداڵانە هەمووی هۆشیان لەلای من بێ یەک دەفحا جۆمان لە ڕمبەیەک بوو من لە بڕۆی پێشتر هەر هەڕەشەمان لەسەر بوو پێشتریش کە بۆ خۆم کچە پێشمەرگەی بووم پێشتر ئەو ڕووداوانم هاتووە بەسەردا دەمزانی یەکسەر بە منداڵەکانم گوت مەترسێن دوورکەونەوە لە پەنجەرەکە تۆباران کراین هەر ئەوەندەم توانی پێیان بڵێم و هاتمە دەرێت چون کالۆ کار من کوڕەکەی خۆشم لەو مەدرسە بوو مەدرسەکە ئێمەش شوێن کەوتۆکەی وا بوو بەشێکی کابینە بوو کە لەلایەن UN بۆیان دابین کردبووین زۆر مەترسی بوون وەکو بیناکەی خۆمان نەبوون هاتم ئیدی مامۆستا مدیرەکان هەموو ڕوبەڕوومان هاتن هاوارم کرد کوتم بەرموشەک دراین هەروتیان لەسەر خۆتم با ئەو منداڵانە لە کابینەکانی دی لە تاوی کوڕەکەم هەڵاتم بەلای کابینەکان بە خۆشحاڵیەوە کە دەتوانم بڵام ئەو هەمە موشەکەی کە لەوێدا نە هیچ مامۆستایەک نە هیچ قوتابیەک ئەو زەرەری گیانیمان بەرنەکەوت ئەوانمان ئازاد کرد بەڵام حتا بڵێ شڵەژاوێکی زۆریان پێوە دیار بوو هاوار و ناڵەیان بۆ دایک و باوکیان مامۆستا باوکمان لە قەڵایان دایکمان لە فڵانە شوێنێ چی بکەین هەر من زۆر درۆم تەحویلی منداڵەکان داوە لەو کاتەدا من خۆم هاوسەنگەرەکەم مەسەن پێشمەرگە بووە لەوێ بۆ باوکم پێشمەرگەیە مەسەلە مێردی خوشکەکەم لێ بۆ من زۆر سەخت بووە بەڵام مەجبور بووم نابابیگەیان بە قوربان تەلەفۆنیان کردو هەمویان سڵامەتن وەرن ئیتر تۆ ئێمە کە لەوێ هەم دەوری مامۆستامان جێراوە هەم دەوری دایکێکیش مامۆستا پیاوەکانی ژۆک و باوکێک ئەو منداڵانەمان دوورخستوێتەوە بەرەو شوێنێکی ئەمنێتر ئەو وەختە مەسەمن لەباری دەرونیش مەسەلەن نەخۆش بووم بەڵام هیچ شێو کاتێک بیرم لە نەخۆشی خۆم نەکردبەوە یعنی هەموو وجودم ڕزگاربوونی کوڕەکەم و منداڵەکانی دیکەیە ینی ڕاستە من بۆ خۆم ئەو جارە تووشی ئەو کارە ساتە بووم هاوسەرەکەم لەدەستدا نەچوومەتەوە بەڵام بە جۆرەی کە مامۆستاکان دێنە لام و منداڵەکان هەردێن بۆ لام زۆر وێران ینی هەر بە پێوە ناتوانن دابنیشن مامۆستا تۆ بڵێ لێمان نەدا ینی ماشێن بە بەردرگای مەدرسەکەدا دەڕۆ ئەو منداڵانەدا دەچڵەکەن لەباری دەرن زۆر ڕووخاون تۆ چۆن بی مەسەلەن تۆ هاوسەرەکە لە دەست بدەی کە چەند ساڵانێک کە پێکەوەی خەمڕەوێن تا لە هەموو ژیان تا ینی بە دوو منداڵەوە لەو ژیانە سەختەدا چۆن دەبێ ئینسان دەچۆنەوە 21 ساڵەوە پارەکە لەو 20 ساڵی حیزبی وەرگرت بەداخەوە ئەو ساڵ 26 سەرماوەست دەبوو 21 ساڵ تاوی دەکەم من سوورتر دەبم لە جارە بێگومان من هاوسەرەکەم پێشەوەی شەید ببرایەکی دیکەشی هەر شەید بوو لە نێو حیزبدا ئامۆزایەکی شەهید بووە کە زۆر جاردا دەنیشتین لە بینی خۆماندا قسەمان دەکرد دیک و گوڵاڵە تۆ نابێ و قسەکەمە خانەوادە شەهیدین چۆن دەبێت لەو کاتەدا مەسە حیزب بەجێ بڵێن بەردەوام ئەو کوڕکچانە کە لە ڕۆژهەڵاتەوە پەیوەست دەبن بەوە چۆن من دەتوانم کە ئێستا هاوسەرەکەم لەدەستدا بڵم تەواو حیزب نابن نا باکسەوە لە جاران سوورتر دەبم کاری حیزبی خۆم دەکەم کاری مامۆستایەتی خۆشم بەردەوام دەکەم لەسەر پێش ڕادەوەستم با دەوڵەت کوێر بێت ینی نامڕۆخێنێت ڕاستە من هاوبەشی ژیانم ڕۆشتە منداڵەکانم بێ ناز بوون ئەو ناز و نیعمەتی کە پێشتر هەم بۆ ئێستا نیمە بەڵام من حیزبێکم لە پشتە ئەوە بۆ من ئیفتخارە ڕزگاری کوردستان چەند خۆشە ئینسان بڕواتە وڵاتی خۆی سەربەرز بێ بە زمانی خۆی بخوێنێ خاوەن کللتور و کردەواری خۆی بێ ڕاستە من ئێرە لە کوردستانی باشوور بۆ من ئەویش کوردستانە بەڵام چەند خۆشە ئینسان لەناو کەس و کاری خۆیدا بێ ئەگەر پارچە گوندێکیش بێ بەڵام نیشتمانی خۆت بێ ئازاد کراو بێ خەڵکەکەی ئازاد بن منداڵە لاوانە تۆ تمەشاکە ڕۆژانە هەمووی محتاج دەبن هەمووی کەوتون ینی تەنانەت تۆ مافی کوردبوونی خۆتت نییە لێ ڕۆژهەڵات یعنی ناتوانانی بە زمانی دایکی خۆت قسە بکەی منداڵەکانت دەرز دەخوێنن بەڵام هیچ ئایندەیەکیان نییە یعنی هەر لە ئەوڵۆ ساردم بەڵام منداڵی ئێمە کە لە نێو حیزبێکی شۆڕژگەردا پەروەردە دەبن پێم خۆشە بچی لەگەڵ منداڵەکان قسەکەی کە چەندێک جوان قسە دەکەن چەندێ بە تربیەتن لەگەڵ وانەی فێربوون بەڵام دەرسی شۆڕژگەڕیشیان فێر دەکەین ئەوان زۆر بەهاڵ لەگەڵ ئەوەشدا کە ئێمە دوور کەوتوینێتەوە لەو ناوچەیە بەڵام دڵمان لێ دەدا بۆ کەمپەکەی خۆمان داخەوە ناوەڵە لە شوێنی خۆمان نەماوین هاتوونێتەوە دەرەوەی شارەکان ئیتر لێرە نیشتە جێبووین لە جارە بابزانین چۆن دەبێت